ئیشی هونەری تۆزێک بە حەزبی کرایە لە وڵاتێ ئەوەیان هێز لە لایەکی ترەوە زۆربەی هونەرمەندان بۆ بژێوی ژیانیان خراپە بۆ پردەنا هەموو ئیشەکە و کە نایتوانن بیکەن ئینسان عیب نییە شتێک نەزانی بیکە ئەوەیان عیبەیە من وەکو دەرهێنەر تەنیا کەریم دائیمەن ئینسانە سەربەخۆم ئازادانە ئیشم کردیە جگە لە حکوومەتی کوردستان پارەم لە هیچ دەستگایکی حزبی وەرنەگرتەوە و ئیشی کەمیشم نەکردیە کەم ئیشم کردی بەڵام جوانە ئیشم کردیە یعنی هەستم کردیە لە وڵاتەی مەتۆزێک هونەر گوێی پێ نادرێ ئەگەر پاڵپشتی حزبێکی سەرەکیت لە پشت دەبیتن تەسەوەر دەکە هیچ ئیشەکرد ناڕوە بەنسبە سپۆنسەراتیش ئێستا من خەڵکی فرێمەکەم لەگەڵ دکتۆر فەرات پیربال منداڵ زیزەکان ئەو فلیمە تقریبا لە حالەتی ئامادەکاری تەواو بووە تەنیا ما سپۆنسەری لۆ پەیدا بکەین هەرچەندی دەکەین پێمان ناکرێتن بەشێک چونکە سەرمایەداری مەوە فێر نەبوون ئیشی مثلەن داهاتی خۆیان یان خەرجی خۆیان یا ئەو پارەی دەستیان دەکەوی چونکە لە سینەما تێنەگەیشتون نازانن ڕەبحی دەبی نازانن قازانجی دەبی بۆ ئەوانیش و قازانج دەکەن سەر ڕای شە کۆمپانیەکایان ڕکلامەکی بۆش باشی بۆ دەکرێت لەداو فیلمەکە لە درۆی فیلمەکە لە بەسایلی ئەعلام و ئەو شتانە لەو شتە تێنەگەیشتون ئێستا لە سلێمانی تۆزێک باشترە وردە تقریبا ماوەی 2 مانگە 4 فیلمی جوان کراوە 4 فیلمی جوان سینەماکانی داگیر کردووە هەر لەسەر سپۆنسەر بەبێ حکوومەت و بەبێ حیزبیش لێرەشی وادارم نانەکرایە تا ئێستا شت کرایەشتی بەسیت تەلەڤیزۆنەکان دامی کردوون دامی نەکردوون حکوومەت جان حکوومەت تا ئێستا لە 2014ەوە هیچ